بە پێچەوانەی هەموو شوێنێکی دنیا کە حزاب ناچارە ملکەتی بڕیاراتی حکوومەت بێ، بڕیارە سوزان پاشکوێتی بۆ بڕیارەکانی حکومەت کە پابندی بڕیارەکانی بێ لە چوارچێوەی یاسا و ڕێو شوێنەکانی حکومەتدا حزاب کار و هەڵسوڕانی خۆی بکە. لە کوردستاندا بە پێچەوانەوە حکومەت دەبێ بە پێی ڕێسا و ڕێو شوێنەکانی حزب هەڵسوڕان بکە. پەرلەمان دەبێت بە لە چوارچێوەی بڕیار و ڕاستپاردەکانی حیزبی دەسەڵات بەرزدا جم و جۆڵەکانی خۆی بکە و ئەوە بەجیالەوەی تا ئەو شوێنەش دەتوانێت جم و جۆڵکە هەڵسوڕێ کە خەریکە ئەو بەرژەوەندیە سەرەکی هێزە سەڵاتدارەکان جێبەجێ دەکە و ئەگەرنا هەمیشە قفڵەکەی حازرە. قفڵەکەی هەرێ سالانی کەمەوە نزیک بە 2 ساڵە پەرلەمان خۆ بە عەمەلی وجودی نییە. چ شتێکی واقعی گۆڕاوە، هیچ شتێ نەگۆڕاوە. بۆیە کێشمەکێشمی بەغداوەرێم پەیوەندی بەوە نییە بەڕاستی. کێشمەکێشی بەغداوەرێم پەیوەندی بەوە هەیە لە عێراقدا بۆرژوازی باڵەکانی بۆرژوازی لە ململانەی دیاریکراودان بۆ ئەوەی کە دەسەڵات و داهاتی خۆیان بەپێی ئەو هاوسەنگی کە هەیەە لە ڕستی خۆیاندا قۆرق بکەن.